ڕەنگە هەستێکی زۆر نامۆ بێت بۆ بەرپرسانی ئەم وڵاتە بیر لەوە بکەنەوە ئاخۆ شەوێک تا بەیانی لەم وەرزی سەرمایەدا لە کەمی و نەبوونی سوتەمەنی و هۆکاری خۆگەرمکردنەوە چۆن خەویان لێ دەکەوێت کاتێک منداڵەکانیان دەبینن لە تاو سەرمادا خۆیان لە بەتانیدا لول کردووە و کە سەیری گرفانیشان دەکەن پارەی کڕینی نەوتی پێویستیان پێنیە چۆن قرچە لە جەرگیانەوە دێت و ناشوانن هیچیان بۆ بکەن بەڵام ئەوە هەستێک نییە لای زۆرینەی هاوڵاتیانی ئەم هەرێمە دروست بوو بێت بەڵکو هاوڵاتیان لە ناو خودی ئەو واقیعەدان و ئەو هەستەش بۆ بەرپرسان هەرگیز دروست نەبووە ناخی هەر یەک لەم دایک و باوکانە داختر و گەرمترە لە ماڵی بەرپرسان و ئەوانەی کارەبای 24 کاتژمێریان هەیە و لەبەر شومینە و شۆفاشدا بە دیار فلیم و دراماوە کات بەسەر دەبن بەڵام سۆپا و خازی ماڵی هاوڵاتیان وەکو دڵی بەرپرسان لە ڕەحم و بەزەیی خاڵی لە سوتەمەنیە ئەڵێم یا ڕەبی ئاهی ئەو هەموو فەقیر و هەژارە ئیشەڵڵا نوقمی دەریابن ببن بە ئارون و قارون و بەو عەرزا بچنە خوارە ئاهی ئەو هەموو فەقیر و هەژار و هەتی و مناڵی خەڵک و فەقیر و هەژار ئەوەی لەگەڵ خۆیان بێ ئەوەی دەسەڵاتی ببێ ئەوە بۆ خۆی ئاسوودەیە و لە ماڵەوە نەو دەسووتێنێ کارەبا ئاسووتێنێ حەچیە سەر بەکە بەخۆیەتی بەزەو فەقیر و هەژارە پارەی نییە بڕوا بۆ سەردانی کەسەکانیشی هەچ کەسێ ئەم نەوتە بۆ خەڵکە بڕابکە دیگای بەهشتی بۆ کرێتەوە ئیشەڵڵا زۆر زەرورە خۆ حکومەتمان نییە خۆ بەخوا 4 ساڵ و 5 ساڵە هەڵێن نەودەن نایشیەن نییە هەر چاوەڕێین تایسەیزەن نییە ئێرە بەخشینە پەناکەیەک بۆ دەستگیرۆی هەژاران پەناکەیەک بۆ ڕەوینەوەی بەشێک لە خەمی هاوڵاتیان ڕەنگە ئەم نەوتەی بەخشین سۆبای خاڵی لە نەوت و ماڵی ساری چەند هەژارێک بۆ ماوەیەکی کاتی گەرم بکاتەوە ئەی چی لەو سەدان و هەزارانەی تر بکرێت کە بۆ وەرگرتنی دەبەیەک نەوت دەیان کیلۆمەتر دەبڕن بەڵام بەشیان ناکات ئەو بەشەی حکومەتی هەرێم لێی زەوت کردوون و پێیان نادات وەڵی من هیچ قسەم بۆ حکومەت نییە ئەگەر حکومەت خۆی بە حکومەت بزانایە ئەم هەموو خەڵکی کە لێرە بینیوتە هەزارەهای ئاواش هەیە کە لە ماڵۆلا هێشتا ناوینە هات بێتەوە ناوینە نووسرا بێ ئەوان هیچ هەستێکیان نییە مۆری ڕەش لە دڵیان درراوە ئەگەر هەستیان کردایە بەم هەموو نەهامەتی ئەم خەڵکە هەر زوو پێش زستاندا بەشیانە کرد بەرمی خەڵکیان نییە سانەکە هیچ خەمێک لە دڵیانە نییە ئەگەر ئەم خەڵکیان بە میلەتی خۆیان بزانایە ئەوەی بۆ ئاهەنگەکان و ئەوەی بۆ گۆرانی بێژەکان سەرفێکەن سەرفیان کردایە بیاندایە بەنەوت بۆ هەژاران بەشی ئەم هەژارانەیە کرد بگرێ لەوە چێ زیاتریش زۆر زۆر خۆیان بە بەرپرس بزانایە یارمەتی خەڵکیان دەبێت هیچ خۆیان بە بەرپرس نازانن هەز ناکەن ئەمە میلەت و وڵاتی خۆیانە ئەگەر هەستیان بکردایە هاتن سەیری هەر گەڕەکەکان کە نزانن چ ماڵێک هەموو یەڵێک کەپر و خێمە و کەلاوەیە تیا ئەژین ئەوان هەستیان پێ ناکەن گەرەستیان بە خەڵک کردا خەڵگاوام یحتاج ناوە ئیتری هیچم نییە بۆ ئەوان بەڵام داواکە مسلمانان هەر کەسێک هەیەی ببەخشێ خی گەورە ئینشاڵە بە هەزارها قات پاداشتێنەداتەوە سەربەرزی دنیا و قیامەتیان کە دەستگای خێرخوازی بەخشین و بەرپرسانی دیکەی کۆمەڵ هەمیشە وتویانە لە دەرگای هەموو خێرخوازێک دەدەن بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان چونکە دڵنیان لە ویژدان مردووی بەرپرسانی هەرێم و بێباکیان بەرامبەر بە هاوڵاتیان خەڵک مافی خۆیەتی شایستە بژیت و شیاوی ئەو زڵم و چەوسانەوێ نییە لەلایەن حکومڕانانی هەرێم و ئەوانەی نەوتیان کردووە بە چرای خۆشگوزەرانی بۆ خۆیان و نەوەکانیان ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی